ئێمە مشکلەمان تەنها ئەمنیەتە بەڵێ ئەمنیەتی ڕێگاوبانمان بۆ دابین کە هیچ کێشەیەکمان نییە ئێمە کێشەی ئەمنیەتمانەیە بە بەتاڵیتین تەقەمانیەکەن بە بارۆڕین تەقەمانیەکەن ئەم کۆمپانیای گردوێتی نایەت خەت ینی بۆچی بۆ تەقەمانیەکەن بۆ لە پێشە تەقەمان لێ نەکرابوو ینی منافەسەی بینی کۆمپانیەکان بە ئێمە ڕژێنن ئێمە چ گوناحمانەیە خاڵە گەورەکەم لێرە و هەتا خەلەکان تەقەت لێکرێ تێگەیشتی واتە لە سنووری سەوزایە لێرە تەقەولێک لە قادەکەرم ئمشەوە لە ساحەکە تەقەیان کردووە لە سایق من ناو سیارەکە یاخەو تەقەم لێ بکەم تەنکەی نەفتەن پێ ئەگەر بگرێ خۆش مەسوولەتایە صاحب کۆمەڵێ ماڵ و مناڵم نەوەی ئەنفالم یعنی ئەمە تعدا لەو خەڵکەکەنم ئەم حکومەتە بە حەقەت دوو کۆمپانیایە کاکە بۆ ناشێتەوە وازی دێبێنە هل لە زۆنی سەوزا تەقەتان لەگرێ یاخود لە زۆنی زەردیش نا لە سوورانیش تەقەمان لێگەوە لە سوورانیش سیارەمان هەیە لە سووران تەقەی لێگەوە سووران